چۆن کەسێک ڕزگارەکەین کە خواردن یاخود هەر شتێکی تر لە قورگی پەڕیوە. هەروەگەم حاڵەتی کە بینیتان سەرەتانی کەسەکە دەی بکۆکێت پاشان ئەگەر بە کۆکینەکە دەرنەچوو ئەوتەنا هەوڵێ لە پشتەوە 5 جار بە ئاراسەی ناو سەرەوە ئەکێشی بە پشتی ئەو کەسەیە کە تووشی حاڵەتەکە بووە و لەگەڵیشیا بەردەوامە بێ لە کۆکین. ئەگەر بەم حاڵەتەش هەر تەنەنامەکە دەرنەچوو ئەوە لە پشتی کەسەکەەوە ئاوەستیت ڕاستەخۆ لە سەروی ناوکێەوە بە ئاراسەی ناو سەرەوە 5 جار بەردەوام ئەبیت. ئەم حاڵەتە دووباراکەیتەوە تاوەکو ئەو خۆراکە یاخود ئەو تەنەنامۆی لە قورگیەتە دەرەوە و کەسەکە باشە بێت و ڕێڕەوی هەناسەیە کرێتەوە. گرنگترین خاڵەوەیە کە هەست بە شپرزەیی و ناڕەحەتی نەکەیت و ئارامی خۆ لە دەست نەیت چونکە بەم دوو تەکنیکە بەسیتە ئەکرێ ژیانی کەسەکە ڕزگار بکەیت. هەمیشە تەندروست.